سڵاوتان لێبێ بەڕێزان، وەکو ئەزانین لە ئێستا نرخی سوتەمەنی هێدی بەرزە بێتەوە، بە تایبەت لە ئێستادا نرخی بانزین نزیکەی 100 دینار لە نرخی پێشووی زیاتر بووە. ئێمە بەنامەی ئەمجارەمان تایبەت دەکەین بەوەی ئایا ئەو شوێنانەی کە لایەنی پەیوەندیدارن چاودێری ئەو نرخانە بۆ ناکەن. پرسیار لە شۆفێرەکان و ئەو کەسانی کە ئۆتۆمبیل بەکارێنن دەکەین تا چەند حکوومەت ئەو چاکسازیانەی کە دەیکات و باسی دەکات بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە. کێ ئەبێت چاودێری ئەو نرخ و ئەو شتانە بکات کە ئێستا لەسەر خەڵکی فەقیر و هەژار بەرزە بێتەوە. بینەری بەنامەکە بن، ئێمە هاوڵاتیان نەدوێن. وەکو شۆفێرێک نرخی بنزین لە ئێستاە چۆنە بینی، بە تایبەتی کە ئێستا وردە نرخەکانی بنزین و سوتەمەنی بەرز بووە؟ سەرەتا بەخێراتانەکەم کاڵێنەوە جوانەکەی پێیان وەڵاهی نرخی بنزین لەکوێوە دەست پێ بکەیت. ئەوەی کە تۆزێ دڵمان پێی خۆش بووتمان بنزین دراوە بە کردی تایبەت و لە دەستان حکوومەتە نەجەهتمان بووە، بەڵام بەداخەوەی سا حکوومەتکارێکی کردووە ئەوش لە دەسڵاتی ئەوانە نەماوە حتمن ئەم خاون کۆمپانیانە بوونەتە هۆکاری ئەوەی کە ئەم بنزینە سعر بە هۆسی خۆیان دائنێن. حکوومەت خۆی واکات نرخەکان بەرز بێت. تاکید خۆی شیوانەکە خۆکوا چی کردووە لە بەرامبەر ئەگەر بێ ئاگایە بە حکومەت چۆنە بێ ئاگای لە وڵات و بۆچی ئەڵێ هەگەر لە هەر مارکێتەکان نرخ بەرز بووە ئاگادارمان کە نەمە ئیجراتەکەین. ئەی چی شتێک بەقەد بنزین و سوتەمەنی لەم ڕۆژا خەڵک کە پێویستی ڕۆژانەیەتی، ئەین تۆ هەندێک شتێ لە تەمەەن تا لەیان لە ساڵێکا جارێک پێویستە، ئەمە بە هەر حاڵ، بەڵام پێداویستی ڕۆژانە گران بێ لەسەر شانی خەڵکو و نە ئەوەی شو کار و کاسبەکەی کە خۆت ئەیبینی معاشش کەس نازانێ کەیەت و چۆنە و هەر ڕۆژێ یعنی شتی سیر و سەمەرێەوە بیسیم بەرامبەر بە معاش وەڵا نازانین چەندێکی لێبڕین. ئاخر تۆ یعنی من تێناگەم دەسەڵاتێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ وەڵا نازانین ئێمە موچە لێبڕینەکە چەنە. وەڵا زەرەری زۆرەوە. ئێمە هەموو ساڵێ لە مانگی ڕەمەزانی مانگی ڕەمەزانە بێتەوە بنزین گرانەکە. هەموو ساڵێ تاقیم کرێت. بنزین گراگەن و سابی وە کەس ناکەن. باش ئێستا ئەبینین نرخی ئەو کۆمپانیایی کە دابەشی بنزینەکە باسی لەوە کردووە نرخی سوتەمەنی و نرخی نەوت بەرز بۆتەوە بۆی ئەمانش بەرزیان کردێتەوە. بەڵام پرسیارەکەوەیە ئێو کاتەی نرخی نەوت هات بۆ نزیک بۆ لە سفر نرخەکان هەرزان کرد؟ ناوەڵا هەرزاری ناکەن. چونکە بۆ گرانیەکەن کە باز ینی پێی ئەی بەستنەوە بە ئەوە هاچیە مەسلحەتی خۆیان گیان و نایکرد. باشە لەو کاتەیش کە نرخی دۆلار بەرز بۆ بەهای دیناری عێراقی دابەزی، ینی 100 دلار بوو بە 145,000 لانی پەیوەندیدار ئەوی ئەمە لیژنەکانمان لە بازارە چاودێنی نرخەکانەکە. باش ئەی بۆ چاودێری نرخی بنزین ناکرێ کە زەرمەندە بۆ من تۆی کۆ وڵاتی موچەکەت لەسەر ئەوەیە، ژیانت لەسەر ئەوەیە. وەڵا وایە وەڵی چاودێری چاودێریەکەن کەسمان نەبین لە بازارە بگەڕێ. ینی ئەوەی کە باسەکرێ بە ئیعلام و لەسەر هەتا تەلەڤیزیۆن و تەواو. ئەو چاکسازیانی حکوومەت باسیەکە وەکو بینی ئێستا زۆربەی چاکسازەکانیێتەوە بۆ سەر ملی خەڵکی هەژار. ینی بۆ نمونە ئێستا نرخی بنزین گران بووە، نابێ حکوومەت بێ بە دوواداچوونی بۆ بکە بزانێ ئەم بنزینە بەداچوونی بکات و لێپرچینەوە بکات لە کێ کوا یان پلانیان نییە تۆوەکو باس وەرە خاڵ بەزی ئەعلان باس وەکو باست کرد هەموو ساڵێ لە نزیک بوونەوە ڕەمەزان یەکسەر نرخەکە گرانە بێت. ئەی نابێ پلان بۆ نمونە وەزارەتێکمانەیە وەزیری پلاندانە 30 ساڵە درۆمان بۆکەن ئەم 30 ساڵە درۆیان بۆکردین چیمان دەستکەوت لە ئەوان هەر درۆ نزیکی هەڵبژاردنە. ینی لەم کاتی هەڵبژاردنە نابێ هەر لایەنی کەم هەندێک بکان بۆ خەڵک. بارە وەڵا بەس تاونە ئیشەکە دەنگەکەی پێدا دوای دەنگەکەی تر خواحافیز هیچی بۆ ناکەن. خەڵک تەنها بەکارێن ئارە وەڵا بەس بەکارێنانی ئیشەکەی خۆیانە دەنگدانەکەی تێتە ماڵەکە چی بۆکەم و چی بۆکەم و درۆ دەلەسە هیچیوانی چاودێری نییە چاودێری و نرخانەی بنزینخانەکە چاودێری نییە چاودێریەکەش بێت سەرێکەدا و ئەڕات هەر قسێکی هاگەزایە کات و تەواو. لەو کاتەی نرخی دۆلار بەرز بووە هەندێک لە مارکێتەکان نرخی کەلوپەلیان تۆزێک گران کرد. لایەنی پەیوەندیدار وتی ئەمە لیژنەرێنی بازار هەر شوێنێک نرخ گران با لێ قبوڵ ناکرد. بەڵام ئێستا ئەو لیژنانە لە کوێن بۆ چاودێری ئەم نرخانەی ناو بازار بینیتە لیژنەیەک بێت چاودێری بازار بکات و کەسێک بگرێ بیگرێ چۆنەڵێ بیدا بە دادگا شتی وا بووە بینیتە دیدار دەڵێ دەیکەم بەس هەر قسەیەکەوەی کاوتەوە
هەنا لە پرسیینەوە نییە. ئەم چاکسازیانی کە حکومت باسی کردووە لەکوێیە چاکسازی ئەگەر بۆ منە ئاگای لە نرخ و لەو شتانە نەبێت کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە. واللهی تا ئیسە من بزانم هیچ لیجنەیەک نەهاتووە چاودێری بازار بکە بەنزیخانەکان دوکاندارەکان هەر قسێکی ئاگزایەک تێون 24 نەفەرەوە ئەگەڕێن و پرسیارێکەکەن و ئەڕۆن زۆر شتەکە بەجددی ناگرن ناوەڵا بەجددی نییە. باشوەکو هاوڵاتێک تا چەند پێ دوایە ئەم چاکسازیانی حکومت ئەچێتە بەرژەوەندی هاوڵاتی فەقیرە بە هیچ شێوەیەک ناچێت. قەناعەتم نییە من وەکو خۆم قەناعەتم نییە لەبەرەوەی هیچ چاکسازیەک نبینم. شۆفێرێکی تەکسی چەند ساڵە خەریکی کاری شۆفێری تەکسی؟ تقریبا 4 ساڵ بۆ 5 ساڵە بێ من ئیشی تەکسیەکەم. لە ئێستا نرخی بنزین بەرەو بەرزبوونەوە ئەچێت ئەمە تا چەند زیان لە ئیش و کارەکەیەوە دادکە ڕاستەوخۆ لەسەر ئۆتۆمبیل. وەڵا بەتاکی زیانی زۆرە سا بەنیسبەتەوە کە من زیاتر ئیشی دەرەوەی ناوشارەکەم ئەو ڕێژەی بنزینەکە تێیەکەم خۆم ئەزانم حساباتەکات کە ڕۆمیەمەوە چەنە سەرفەکەم ئیسا کە گران بووە ئەو ئیسفادەی نەماوە تەکسی بەڕاستی جاران باشتر بوو ئیسا ئیسفادەی نەما بەڕاستی. وەکو بینین کاتێککە بەهای دۆلار بەرز بوو و دینار دابەزی هەندێک کەلوپەل لە یان زۆربەی کەلوپەل لە ناو بازارە گران بوو لیژنەکانی لایەنی پەیوەندیدار باسییان لەوە کرد کە هەر کەسێک چاودێری بازارەکەن کەسێک نرخەکان گران بکات لێ قوڵاکری. ئێستا کابینی نرخی سوتەمەنی و بنزین بەرز بووەتەوە نابێت چاودێری ئەم نرخانە بکرێتەوە بە دووادا چۆنی بۆ بەتاکی دەبێت چاودێری بگرە بەڵام هەر قسەیە حەخۆ قسە ئاسانە هەموو کەسێت توانە بیکە. ئەوە چەند ساڵە لێمە لیژنەکان واواکەین یەک دوو دوکان زەرمەدە ئەو لایتر وازی لێنن ئیتر خااتاتێکن ئەوە نازانم بە دوایە ناز وەکو پێویست قەت نییە. ئەم سەرۆکی حکوومەت و کابینەکەی ئەڵێ ئێمە چاکسازی ئەەکەین داهاتی ناوخۆ زیاد دەکەین ئەم چاکسازیانە تا چەند بۆ بەرژەوەندی خەڵک. وڵی چاکسازی خۆجارێکانی ژیانی هەموو کەسی حەزەکە چاکسازی سەرکەوێت بەڵام جارێکو ئەوەی کە سەلما بە هیچ دیارنی نەوەڵا هیچ دیارنی خۆ کە باسی نرخی نەوت کراوتیان نرخی نەوت کە بەرز بۆتەوە بۆیە نرخی بنزین گران بوو. پرسیارەکە ئەوەی ئەو کاتی کە نرخی نەوت مدەیەک لەمەوە پێش هات بۆ نزیکی سفر ئەو کاتە نرخی بنزینان هەرزان کرد کاڵی نسا پەیوەندی بە نرخی نەوت هەرزان بوو نەحەدی هەرزان بوو کاتە هاتە 425 ناوەیش هاتە خوارەوە بەڵامی سەوەتە گەیان 500وانە. لیژنەکان نابێت چاودێریم نرخانە بکەن بە تایبەتی لەم قەیرانە دارایە کە ئێستا خەڵک بە دەستێوە گیری خواردووە چاودێری لزنە کە بەگویان نەکەن چی بکەن کە بەگویان نەکەن چی بکەن لزنەکان کێ ئەبێ چاودێری ئەو نرخانە بکە نەهێڵێ یاری بە ژیانی خەڵکەوە ئەوە بێ دەسەڵات چارەسەریکە ئەبێ دەسەڵات ڕخابەی بە بەسەریانەوە. ئێستا بینین نرخی سوتەمەنی بە شێوازێکی گشتی بەرەو بەرزبوونەوە چێت. غاز چەند مانگێک لەمە پێش گران بووە ئێستا بنزین نزیکەی 100 دینارێک زیاتریش چۆتە سەری. گرانبوونی ئەم نرخانەی سوتەمەنی چۆنە بینی وەکو گەنجێک وەکو هاوڵاتێکی هەرێم کوردستان؟ دەستان خۆش بە بەخێرم بۆ سێ سادە هەڵبەتە سەرجەم سێکتەرەکانی ژیان لە کوردستانی خۆمانە شتێکی وازەح و ڕوون و ئاشکرایە کە دابەش بوون بەسەر دوو بنەماڵە لەوان دوو نەماڵشدا دابش بوون بەسەر چەند کەسێکدا کە لە چوارچێوەی لە ژێر ناوی سیاسەتە بوون بە بازرگانێکی گەورە بەسەر ئەم میلەتەوە. بەداخەوە من ئەتام لە حەزا باسی ئەوانەکەم دواتر ئەوە ئاڵم کە هەمووی خەتای خەڵکە ڕاستەکەی هەرچێکمان پێ بکەن هەرچێکمان لێ بکەن هەرچێک نرخ بەرزکەنەوە چۆنی لێ بکەن ئەم میلەتە قابلێتی چوە میلەتێکی فێر بووین کە سەرەتا بۆنە بنزین لە 450 دینار بوو کاکرا 500 دینار تا ماوەی بۆڵە دەکرێتی دوایێت بخەڵک بێت نەگەبێ ینی ئەوانش ڕاهاتوو لەسەر ئەمە تێگەیشتون ئەقلی ئەم میلەتان زۆر جوان خوێندێتەوە ئەڵێن ئێمە هەرچی بکەین خۆ ماوەی قساکردن تەواو یعنی بووین بە میلەتێک بەس قساکردی ینی تۆ هەڵوێستێکی جددی هەڵوێستێکی وا نبینی کە کاریگەری لەسەر ئەوان دروستکات. ئێستا بینی نرخی غازیش تقریبان 1000 دینارێک چۆ سەری بەڵێرە وەڵا ئەم نرخانە کێ ئەتوانێت کۆنتترۆلی بکەو نێڵێ ئەم بەرز و نزمی پێ وڵا حکومەت دەتوانێت کی دەتوانێت باشە بۆ نایکەن حکومەت خۆیەتی خەتای خۆیەتی حکومەت خۆی زیایەکە ئەی تابان خۆی زیایەکە بە قوربان بەڵام ئەو دەڵێ من ئەم باڵی خانایی کیە گشتین بەسوول لە کیە ئەڵێ من چاکسازیەکەم و بۆ بەرژەوەندی هاوڵاتیان تا چەند ئەم نرخانە
کە ئاوا یاری پێکرێت چێتە بەرژەوەندی هاوڵاتی باڵێ ناچێت ناحیت بە هیچ جۆرە ناچێتە بە قەڵی مەسئولەکان بە هیچ جۆرە ناچێت بە قوربان ئەو بەرپرسانە مەگەر بەرپرسی ئەم خەڵکەنین ئەوان نابێ ئاگایان لە خەڵک بێ بۆچی یاری بە نرخەکە وەڵای داوەسی خۆیانە کاکە گشتی پارێ گشتی بۆ پارێ و باخەڵی خۆیان ئەو کۆمپانیایی کە بنزینەکە دابەشەکە باسی لەوە کردو کە نرخی نەوت بەرز بۆتەوە بۆیە بنزین گران بووە پرسیارەکەەوە ئەو کاتێک کە نرخی نەوت دابەزی نزیکی سفر بووە ئەو کاتێش نرخی دابەزان هیچ نەبوو دابەزینەکە هیچ نەبوو کەم بوو سەیەک تۆز بەرز بۆتەوە نەختێ زیایی کرد ئەمان بەرزیەکەنەوە لەوە بێتە 600 بانزینەوە تا سیارە تەکسیە تا وەرەیشەکە من خۆم نیمە بەس لیان ئەپرسم ئەڵێن مەسرەفی ماڵ حەد دەرناکەین بانزینیش گران بووە بەسەریان لایانی پەیوەندیدار نابێت ڕقابەی هەبێ بەسەر چاودێری بێ بەسەر نرخانەوە جا خاڵک گیان بەس ڕقابە بەسەر ئەوە هەیە بەس بەسەر چی هەیە بەس پێم بڵێ ئەم بازارە بگەڕیان لەسەرەوە تا خوارەوە ڕۆژێک شتێک لە ئێرانە نەیە 2 کیلۆ بازار 100 کیلۆیە بە 1000 بە بەردەوامی بەرزی خۆیانە زۆر بێ سعرەکەی کەمەکەن کەم بێ سعرەکە ئەو ڕۆژانە یەک علاگە خەیار بە 1000 بوو لا لەم ڕۆژانە 2 ڕۆژنەوە بێ کیلۆی بوو بە 1000 ئەو کۆمپانیایی کە سوتەمەنی دابەشەکە دەڵێ لەبەرەوەی نرخی نەوت بەرز بووەتەوە بۆیە ئێمەش نرخمان بنزینمان گران کردووە پرسیارەکەەوەی ئەو کاتێک کە چەند با بڵین ماوەیەک لەمەوبەر نرخی نەوت هات بۆ نزیکی سفر بۆ کەمیان نەکردەوە ئێستا زیادیان کۆرە خاڵک گیان ئەمە بەس قسەی زیادەیە قسەی خۆیان لەبەر ئەوە با خەڵکەکە نەڵێ بۆ گرانیەکەن هۆکار چییە ئاوا یاری بە ژیانی خەڵک بەکەی خۆیانە جا بیاری بەچی ناکرێ ئەوەی حسابی بە ئێجاری بە 4 مانگ 5 مانگ یەک شتی بۆێن پارەی نیوەی نەکە لێسێن کاتێک بەرمی لێ نەوتیش ئەگەر بیدەن 40,000 لێ وەرەگرن چی بەرمینەوە کەیدەن هەیەوە مێڵتەن لە سێسایقە وابزانام 3 ساڵی شەوەرمان نەکردە پێش 3 ساڵەکەیش کیلویەکە زاریان لێ سندین بە 5-6 بردەوە بە مەڵ خۆنایەن بۆ لای ماڵە بەخۆم دیارە تۆزێت توانام نییە ئەوە نەبتیم سەر ئەمانە ب 10,000 دەم بە ماتۆڕێ بۆ مەیانێتەوە ئەم شتانی کە حکومت کردوێتی دەڵێ من چاکسازیم کردو ئەمانە چاکسازین بۆ ژیانی خەڵک لە چی چاکسازی کرا لە چی یەکشت نییە چاکسازی باعسا باسی بکەین داهاتی ناخۆم زیاد کردو داهاتی ناخۆت چی زیاد کردو لەسەر ژیانی خەڵ ینی بۆ نمونە کارەبای گران کردووە بنزینی گران کردووە هەمووی تەواوە ڕاستەکە وەڵا بۆ گرانکردن ئازان بەس شتێک هەرزان ناکەن وەکو شۆفێرەکان باسیەکەن لەبەر ئەوەی ئیشی ڕۆژانەی ئەوان بە تایبەتی سایق تەکسیەکان لەسەر شۆفێریکردنە ڕاستەوخۆ نرخی بنزین پەیوەندیدارە بە ژیانی ئەوانەوە ئەوان داواکەن کە چۆن لیژنەکان باس دەوەکەن چاودێری نرخی کەلوپەلی بازارەکەن ئاوە چاودێر هەوێت بۆ نرخی بنزین لەبەرەوەی هەر کاتێک نرخ کە گران دەبێت ڕاستەخۆ تاسیری هەیە بۆ سەر ژیانی ئەوان ئێمە زیاتر هاوڵاتیان دەدوێنین وەڵامەچینی لای ناوبڕێکەوە گەڕینەوە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سلااوان لەبێ دەمەوێت لەسەر نرخی سوتەمەنی لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم بزانم تا چەند نرخی سوتەمەنی کاریگەری لەسەر ژیانی ئەوان هەبووە لە ئێستایا کە نرخی بنزین بەرز بۆتەوە نرخی غاز چەند مانگێک لەمەوە پێش 1000 تا 1500 چووە سەرێ تا چەند کاریگەری لەسەر ژیانی ئەوان هەبووە ئەو چاکسازانەی حکومت کە باسیەکات تا چەند بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بوو لەگەڵمانەوە بینین ێسایکێک لەو کۆمپانیانی کە سوتەمەنی دابەشەکە لەناو هەرێمی کوردستان و بنزین بە دیاریکراوی یەکێک لە بیانۆکانی ئەوەیە کاڵێ نرخی نەوت بەرەو بەرزبوونەوە ڕۆیشتەوە بۆی نرخی بنزینیش گران بووە بەڵام لەو کاتی دەبینین کە نەخۆشی کۆڕۆنا هەبوو نرخی نەوت دابەزی بۆ نزیکی سفر ینی پرسیارەکە ئەوەیە بۆچی لەو کاتانە کە دابەزێت نرخەکە لەسەر خەڵک هەرزان ناکەن بەڵام و کاتی بەرز بێتەوە یەکسەر دەیکەن ببیان نرخەکە لەسەر هاوڵاتی گرانە وەڵی تر تۆ ئەم دەسەڵاتە دایمە بۆ شتێک ئەگەڕێ بە شتێکی کرد لە بیر باتەوە یعنی هەر قەیرانێک و قەیرانی تری بۆ دروستەکە کردویانە بەنەریت یعنی وای لات و من نازانێنی هانا بۆ کێ برین بڵین کێ خاوەنی ئەم مۆزوعە بەڵام ئەوەی تێ تۆ ئەم کۆمپانیا زەبەلاحانە سەر بکێن بۆ لە ئەسێرێکی ترۆ نهاتوو
حتمما هەر کۆمپانیەک و یەکێکی لە پشتە دیارە ئەوان دەسەڵاتیان لە حکومت زیاتر ئەینا معقولە ینی حکومەتێک خۆی بە حکومت بزانێ نەتوانێت ئیجراعات لەگەڵ ئەمانە بکە نازانم لەکوێت چۆن نایبنەوە چاکسازیانەی کە ئێستا حکومت باسیەکە ئەوانە چۆنە بینی گاڵی چاکسازیەکەم و داهاتی ناخۆزیان وڵی ئەوە یعنی ئەوە قسەی لەسەر کراوە بەڕاستان پێکەنینی یەکە باسی چاکسازیەکەی من نازانم کامە چاکسازی هەر بەجددی ینی حەزەکە نەم حکومەتەکە بڵێ و چاکسازیم کردووە یەک نمونەمان پێ بڵێ چاکسازی لەوەی بێ معاشی خەڵکی کەم کردوەوە لەم لاوە سوتەمەنی لەسەر گران کردووە لەم لاوە چاکسازی کردووە باج و هەرچی هەمووی لەسەر شانی خەڵکە ئەوەی ئەو کە حکومت کردوێتی چییە یعنی هەرچی شتێداتی بەکردی تایبەت ئەمە یەک دوو خۆی چی کردو یعنی من نەزانم ئەم حکومەتە کەڵێ من حکومەتم حکومەتی هەرێمی کوردستان قوارێ هەرێمی کوردستان چی کردو بۆ میلەتە کاکە 30 ساڵە مردیم من خۆم پاشماوەی ئەمفالم ڕۆژێک لە ڕۆژان ئاواتم خواستەوە کە حکومەتێکی کوردیمانە بێ لە مەکتەبە یەکەمی پۆلەکەم بووم ئەیانۆبی بە مهندسیا دکتۆرە بمە پێشمەرگە بەس کامە پێشمەرگە حیای پێشمەرگیان برد بەڕاستی بەداخەوە یعنی ئەوەی کە ئێمە چاڕانمانە کرد لە حکومەتێکی کوردی ئەمە نەبوو حکومت نابێت چاودێری و ڕقابەی هەبێ بەسەر بەنزی خانانە خوا بەقۆ حکومت کیە کامەیە حکومت ئەوەی کە پێڵێن حکومەتی هەرێمی کوردستان حکومت والله هیچ حکومت نییە هیچ بە هیچ جۆرە حکومت نییە حکومت کووە کاروباری ئەم خەڵکی کێ بڕێوە بە خوا بەڕێوەیە با کێ بەڕێوە حکومت دەسەڵاتی نەماوە والله دەسەڵاتی هەیە دەسەڵاتی هەیە بە فەقیر دەسەڵاتی بە بۆ دەوڵەمەند کیت فەقیر و دامە کەسانی دەوڵەمەند و خاوەن دەسەڵات ناتوانێت هیچ بڵێن ناوە والله بە فەقیرە شتێ بکات تا چنیە قەیەگرن یەکەنە ژوورە خەڵکی فەقیر والله چارەسەر چییە؟ والله چارەسەر لای خوایە چارەسەر لای خوا خۆی ناتوانێت چارەسەری ئەو تێکەڵ و پێکەڵ والله بە قوربان هیچ ناکرێت تازە هیچ ناکرێت بە هیچ جۆر نەبەخۆ کار لە کار ترازە تێگەی وەقەزێگەی ئەوەیە نابوو لە تەواو دڕایت 30 دانە ساڵانە حکومەتی چیان کردو یاڵا چیان کردو بڵێ مۆ خەڵکە بڵێ ئەویان کردو کوردایەتی ماوە کوردایەتی گەشتی درۆک کوردایەتی نییە گشتی باغڵ پڕەکە لەسەر بەرزبوونەوەی ئەم نرخەی بنزین کە نزیکەی 100 دینار زیادی کردووە ئەوەی باس کردووە کە بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە بووە بۆی ئەمانیش تۆزێکیان زیاد کردووە پرسیارەکە ئەوەی ئەو کاتێک کە نرخی نەوت هات بۆ نزیکەی سفر ئەو کاتە نرخی بنزینیان دابەزانم کۆمپانیایە کە ئێستا بەستوێتی بنەوتەوە نەخێر هیچ کاتی ئەو شتانە ڕاست نین هەندێکە سێ لە وڵاتیانی دەستیان کردو بەسەر قوت و ژیانی ئەم خەڵکە عنی بە هەوەسی خوانە چێکیان بێیکەن جا دوایکەن بە بیانوی قەیرانە بنزین دابەزی بنزین سەرکەوت نەوت دابەزی نەوت سەرکەوت وەکو تۆڵی کاتێکە نرخی بنزین دابەزیت نەوتی لە عالەمیا بڵین بوجە دابەزی بۆ دایان نەبەزان کاتێک کە بازار نەبوو دایان بەزان ئەوە بەدەست خۆیان نەبوو کە بازار نەبوو دایان بەزار ئێساش بە بیانوی وەڵی کە نەوت گران بووە بنزینیان گران کردووە ئەسڵی نییە یەکێک لەو شتانی کە حکومت باسیەکە ئەڵێ من چاکسازی یەکەم بۆ بەرژەوەندی هاوڵاتیان تۆکو هاوڵاتیت پێت وایە ئەم چاکسازانی حکومت کردوێتی سوودی بە تۆی هاوڵاتی گەاندووە هیچ چاکسازی نەکراوە چی چاکسازی کراوە کە سەرۆکی حکومت باسیەکە دەڵێ چاکسازیمان دەست بێت نا ڕاست نییە خەڵ چاواشەکەن هیچ چاکسازی نەکراوە لە بەرژەوەندی میلەت بێت هەر شتێک لە بەرژەوەندی میلەت بێ ئەوان نیکەن بۆ خۆیان یەکەن هەر شتێک لە بەرژەوەندی حیزب و دەسەڵات و کۆمەڵێک دوولار و دزوو دەخەڵیان دەسەڵاتە ئەوانەوەکەن ئەو کۆمپانیایی کە نرخی بنزینی با بڵین بەرز کردوێت و دابەشی بنزینەکە لە ناو هەرێمی کوردستان بیان و ئەوەیە کەوا نرخی نەوت بەرز بووەتەوە بۆیە ئەمانش نرخی بنزینە گران کردووە نرخی سوتەمەنیەکان گران بووە پرسیارەکە ئەوەیە ئەو کاتانەی کە نرخی نەوت هات بۆ نزیکی سفر لەو کاتانە بۆ نرخدانە بەزی بەڵام لە ئێستاە کە بەرز بۆتەوە دیسان نرخەکە زیاد دەکەن یان ئەم بۆم جیاوازی وڵاو لە قانجازی خۆیانە خەڵ زەرەکە دۆلار بەرز بێت و خەڵ زەرەکان نزمی بێتەوە خەڵ ئیسفادەکە بەڵام ئەوان هەر قانجازەکەن یعنی شتێکی وای نەبوو بەڵام میسال زۆر گران بوون بنزینەکە ئەم حاڵەتەکە بێ بەرژەوەندی شخصی خۆیان خۆیانە کۆمپانیایە و حکومت خۆیەتی خەڵکی داما و چی بکانی خەڵکی دەسەڵاتی بۆ کێوە بڕوا نازە سەبارەت بەو چاکسازیانی کە حکومەتی هەرێم باسیەکات چیت هەیە وەکو هاوڵاتیەک پێشبینیەکەی چاکسازیەکان سوودی بۆ خەڵکی فەقیر و هەژارە ئێمە دەستخۆشیەکەن لە هەر کەسێک چاکسازی بکات هەر کەسێکە حکومەتە کۆمپانیایە شەخص کەسێکە بەڵام گرنگەوە بیکە بەڵام تا ئەیسایمەکە وەکو ئەی بینین شتەکە بۆ شێوازانێکە خەڵ چاڕانیەتی خەڵ و محی زیاتر ینی خەڵک بژێوی ژیانی من خۆم تەکسیم پێ
باوەڕ بکە خەڵک هەیە ئافرە سەرکەوتۆ لەگەڵ کرێت تەکسەکەی بێنەوە بیدا یعنی بەبوون عیادۆم لای پاری بێنێک کابرا چی بکە خەڵکی داوا چی بکە لایەنی پەیوەندی جار چاودێر لە بازارە نییە چۆن چاودێری مارکێتەکان ئاوە چاودێری بەنزیخانەکان نرخەکان والله لایەنی پەیوەندیدار ئەبێ چای وەزعکەوە بێ چۆن نابێ حکومەت دەوێت چای وەزعکەوە بێ چای وە سایق تەکسیە بێ چای وەفاقیرۆ بێ کە حکومەت لێ ناپرسێتەوە دەسەڵاتی کیایە گەنجێکۆک و هاوڵاتیەک ئەو چاکسازانی کە حکومەت باسیەکات دەڵێ چاکسازیم کردو و داهاتی ناوخۆم زیاد کردو ئەم داهاتانە توانیوێتی ژیانێکی خۆشتر بۆ خەڵکی فەقیر ڕۆژە تا ئەم دەقە هیچ وەکە هیچ دیارنی تا ئەم دەقە ئیتر لەمە دوابیکە ئەوە شتێک دەر بەس چاکسازانە چین کە باسیەکەن و خەڵکیش ناوی وەڵای ئەو چاکسازیانی ئەوەی دووموچێ بێ ئەی بڕین و ئەوەی بندیوار بێ بڕین و بەس بەڵام هیچ دیارنی بەس قسەیە هەر قسەیان گەرەوە تا ئەیسا هیچ شتەکە و ئەمەلیان کرد و ئەگەر ئەیکەن کووە بۆ نرخی بازین بەرز بوت و عقل لە پێناو چییە هیچ ئیسفادەیەکی نییە بەس خەڵکی فەقیر زەرەکە لەو پێێنە ئێستا دەنگۆیەوە هەیە یەکێک لە هەنگاوەکان گرانکردنی نرخی بۆ نمونە ئاوە گرانکردی نرخی کارەبایە ئەمانش وەکو ناوی لێنین چاکسازی والله حیساب بڕۆ خەڵک پێوەری ئاوی داناوە ماڵیەوە ئەڵێ 500,000 وات و 300,000 وات و پای 500,000 سوێن بۆ خۆم ئاوی نەخوارد ئەم 500,000 بوو لە پێناو چییە تو هەر ئەم پارەی کارەبای سیاقاتی زیاو کردووە پارەی ئاو زیاو کردووە ماقول نیە ئەمانە چاکسازیەکە ئەمە چاکسازیەکەیان و هەڵا شەڵانەیە کردیا باش لایەنی پەیوەندیدار چاودێری ئەم نرخانە ناکات چۆن بۆ نمونە لە بازارە لیژنەکانی پەیوەندیدار ئەگەڕێن سەیری خواردنە بەسەر چووەکانەکەن سەیری نرخەکانەکەن وەکو زووزوێ بینین لە کەناڵەکانیانەوە باس لە چاودێری ئەو شتانەکەن ئەی چاودێری ئەم نرخانی سوتەمەنی بۆ ناکرێت بۆی ینی کۆنتترۆل بکرێت و بەرز و نزمی پێنە ئەزانی ئوساز مەسلەیەک هەیە مامۆسایك لە قوتابخانەیە گەندەڵی کردبوو ناسراوی بەڕێوەرەکە بوو ئەم دیار ئەم گەندەڵی کە کردبووی لە نێوان خۆی بەڕێوەرەکە بوو بەڕێوەرەکە ئاگداریەوە بوو ڕۆژیان مامۆساکە زۆر بێتاقەت بوو زۆر ئەوە بوو هیلاک و ماند و دیار و بەڕێبەرەکە لێ پرسی وچێتی وڵا لیژنێک دروستکەوە لەسەر ئەو گەندەڵانەوەتی خەمەنەوێ بەرپرسی لیژنەکە خۆمە یعنی ئەمانە کێ لە پێسنەوە بکات کاتێکە من خۆم دزەکە بم لە پێسنەوەگەڵ کێ بکەم ینی خودوازە خۆیانن ینی هەموو شتێک خۆیانن بڕوا بکە ئەگەر خۆیان بیانەوێت ئەتوانن لە ڕۆژێکە معقول نییە نەوت بیفرۆشی بەدرەوە بە $50 و $30 بێ من بە $100 لە بازار دەسم نەکەوێت معقول نییە ینی تۆ نەوت بۆ دەرەوە بە $30 و $50 بێ ئەوە لە وەزعی باشبوونە طبعاً هەڵبەتە ئەم مای پێشواتە زۆر لەوە دابەزی لەو نرخە کەسی لە بازار ڕۆژە تۆ بە $100 ئەگەر دەست کە سە ئەگەر ئێستا حالەن من لەم هەفتەی پێشوە نەوتم کڕیوە بە 130,000 بزان چەند دۆلارەکات ئەی بۆ دەرەوە بووایە ئە بۆ ناخۆوایە لە کاتێکە کە ئێمە ئەبوایە نەوت و خاست کە دوو داهاتی ناوخۆی کوردستانە ئەبوایە ئەم دوو داهاتە لانیکەم بۆ خەڵکی خۆمان کاکەوەی هیچ داهاتەکە سوودی بۆ من و تۆ نییە لانیکە کە تۆ پێمە فرۆشتەوە بابە نامانێ هەرزان بفرۆشی هەر لانیکە بۆ نرخە بیفرۆشەکە بە دەرەوە یفرۆشی ئەخ معقول نییە تۆ نەوت بە دەرەوە فرۆشی بە $50 خەڵک لە بازار بە $100 دەست بیکڕی یعنی دوجار ئەمە کۆمەڵێکن کۆمەڵێ دزە کۆمەڵێک جەردەیە دەسە مەسە وڵاتای گردۆ بە ناوی حکومداری و بە ناوی دەوڵەتداریەوە ئەگەر نا شتێک هەبێ بە ناوی ڕقابە شتێک بە ناوی چاودێری پێویستە ئەمانە لێ پرسنە لەگەڵا بکرێت بەڵام کێ بیکە لە کاتێکە خۆیانن